مەشەوڕەکە دەنجی خۆمان گەاندە بەڕێوەی بەرایەتی پەروەردەی سۆران لە ڕێگەی دوو نووسرا و بەدەستمان گەیاندن ئەوانیش بەڵێن ئێوەیان پێداین کە هەردوو ئەو نووسراوانەمان بگەینە دەست هەردوو وەزیری پەروەردە و وەزیری خوێندنی باڵا و ئێمە شەرە و داواکاریمان وەک داواکاری زۆربەی شارەکانی دیکە بوو کە ئارەزومەندانەکردنی کوردی و عەرەبی بوو لەگەڵ درێژکردنەوەی کاتی امتحانی نیشتیمانی سەبارەت بەو دۆخی کە ئێستا تێداینە کاتی زۆرمان لە ڕۆیشت لەبەر ئەو شەڕ و فەرتەنێ و لەبەر ئەو ئۆنلاینە کە کاتەی زۆری لێکوشتین کە زۆربەی ڤیدیۆکانی ئۆنلاینی شار کۆنن و قسەی لەسەر ناکرێ. ئێمە وەکو قوتابیانی پۆلی 12 لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران هەڵساین بە داواکردنی مافی خۆمان و گربوونەوەیەکی ئاشتیانە گەیشتینە بەڕێوەبەرایەتی پەروەردەی سۆران و قسەمان لەگەڵ مدیر کرد و داواکاریەکانی خۆمان گیان داواکاری ئێمە شەوەیە وەکو قوتابیانی پۆلی 12 کاتێکی زۆرمان لەبەردەستدانە داواکاری ترمان ئەوەیە ئارەزومەندانەکردنەوەی کوردی و عەرەبی خوێندنی ئۆنلاینش نەمێنی ئەوەندەی لەبەردەستماندایە ئاگر بەس ڕاگەاندراوە دەمانەوێ دەرکای قوتابخانەکان بکرێتنەوە چکە زۆر کەسەیە بەخۆ دەزانی بواری کوردستان چۆنە. داواکاریەکانمان گەیاندن کە دوو داواکاری بوون بەگشتی داواکاری گشتی هەموو کوردشار تەڵەبانی کوردستان ئارەزومەندانەکردنەوەی کوردی و عەرەبی وهروە درێژکردنەوەی کاتی وزاری وەرە و دۆخی تێکەوتینەوە قەلەقی و ساربوونەوە بەسەر هەموو قوتابێک داهاتوە پێویستە ئەو شتانە بکرێن زیادە بۆ ڕای گشتی و بۆ وەزیری پەروەردە و هەروە وەزیری هەموو بەرز بکرێنەوە داواکاریەکەمان گەیاندووە ئینشاءالله بە زووترێکان جواب نەدرێتەوە